ژنێکی ئازادی خواز لە ڕەگەزی خاکەوە لە دەرسیمی سەربەرزەوە تێکۆشانی هێنایە چیاکانی باشوور ئەو دەیزانی ڕۆژ نییە دوژمن کانی وڵات بێ ئاو نەکات هەتا فیشەگێکی ئەوان باڵی کۆتری ئاشتی و دڵی دایکێک و داری ئاڵای بەرخودانمان نەپێکێت هەر بۆیە ڕۆحی شەهیدێکی بە ئامانەت وەرگرت و تیشکی ئەو ڕۆحە لە خواکوڕ پرشنگی دایەوە ئەو پرشنگی ئازادیە بێریتان بوو گوڵناس قەرەتاش بوو ئەو خوداوەندێکی عاشق و گیانبازێکی ئاشتی و مەشخەڵێکی سەرکەوتوو بوو بێریتان بوو بە بڵێسەی گڕی بە سوتماکردنی دوژمنانی ئازادی ژنان و خیانەتکاران بێریتان لە کەسایەتی شۆڕژگێڕی خۆیدا بوو بە پێشەنگی سوپای ئازادی ژنان بوو بە سومبڵی بەرهەڵستکاری تەسلیم نەبووی بە هێڵی خیانەت ئەو بە شەهادەتی خۆی سەلماندی بۆ نەیارانی مێژووی حەقیقەت و دوژمنانی ئازادی کە ژنانی ئازادی خواز بە باوەڕی ئیرادەوە لە بەرامبەر تەسلیم نەبوونی فاشیزم ڕێگای تێکۆشانێکی شەرەفمەندانە و سەربەرزانی هەڵدەبژێرن بێریتان چەکی شەرەف دەکاتە شان و مێژووی دەسەڵات و خیانەت شەرمەزار دەکات لە سونگەی مەچەکی پڕهێزیدا دەبێتە تیرێک و بەچاوی خیانەتکارانی ناوخۆدا دەچێت بێریتان بۆ سەدا و ئاوازی هەڵکردنی ڕاستینەی ڕێبەر ئاپۆ بوو بە سەدا و ئاوازی شەهادەتێکی پڕ شەرەفمەندانە و بە ئازار ئەو بەو چالاکیەی پەیامی بە هەموو مرۆڤایەتی دا و وتی پێویستە ژنان لە ئان و ساتێکدا ببن بە هەڵوێستێکی تون ببن بە وەڵامێکی دروست ببن بە شەڕوانێکی ڕێگای حەقیقەت و ئازادی بەرامبەر بە دوژمنان تەنانەت پێویستە ببن بە هێڵێکی بەرخودان و ڕەمزێکی پڕ لە شکۆ و شانازی پێویستە ئێمەش وەکو ژنان بەتەنگ بانگەواز و پەیامەکەی شەهید بێریتانەوە بچین وەک بێریتان و بێریتانەکان بە خوێنی خۆیان چۆن چیای ئازاد سەوزپۆش دەکەن گوڵاڵەی بەهار بە خوێنی خۆیان ڕنگڕێژ دەکەن دەبنە هیوای سەر لە نوێ ژیانەوە بۆ ژنان پێویستە ئێمەش خواکوڕ جێگا و وارگای شەهادەتی شەهید بێریتان بە هەڵگردنی ئاڵای ئازادی بنەخشێنین کۆمپلۆ ببەختیە نەهێ جۆتمەهێ نەتەنێ بدرۆکە جۆتمەهێ ساڵە 1980 دەست پێ کرد ئەف کۆمپلۆ لوتکەیە دیرۆکە کوردستانێدا یە هەرە دژوارە دیرۆک بە کۆمپلۆ خیانەت و بە پلانگەریە تژیە لەبەر ئەف کۆمپلۆ بە ئارمانجا دی شخصی ڕێبەرتیەدا کۆمکوژی بە 3 ساڵانە سەرگەلی کورد و تێمەشاندن خواستن داوی بە کورد و کوردستانی بینن کۆمپلۆیە ناو نێتاوی کور و بەرفرە بوو سەکنە لە هەمبەرێ vê komkujiyê jî ev qas bilind kur û bi hempa bû. Ev berxudana dibin duruşmeyê hûn nikarin roja me tarî bikin bû sedamekî bi agir dest pê kir. Sedan keç û xortin apoyî bi agir giyan û jiyanekî agir ava kirin. Ji wan lehengên du kesayet Kurd û rotîn de bû. Bi felsefe û birdoziya apoyî ango bi felsefeya jin jiyan azadî jiyaneke nû ava kirin. Rêbertî fêm kirin û xwe guhartin jiyanek azad rûpelekî dîrokî ku bi agir ava kirin. û wiha gotin parastina rêbertî parastina mirovahî ye. Hûn nikarin roja me tarî bikin. Rêbertî roja mirovahî ye em jî stêrkî li dora wî ne jin jiyan azadî. Bêrîtan peyam û kirdarekî serkewtin bû. لە ناسنامەکەمدا بەم شێوەیە دەمناسی بەڵام ئایا ئەمە بەسە بۆ ئەوەی کەسێک بیەوێت من بناسێت کرێکارێک کە لە ڤێتنام کار دەکات دەزانێت من چەندە دڵسۆزم بۆ ڕەنگی سەوز ئایا ژنانی جیهان
دەزانن کە من هەموو ڕۆژێک دەچمە دەرەوە و چەند کاتژمێرێک سەیری ئاسمان دەکەم. ئەو منداڵانی کە پێڵاو بۆ یاغ دەکەن ئارەزووی من بۆ شیعر و کتێب دەزانن. ئەو شتانی لە ناسنامەکەمدا نووسراون من ناناسێنن. ئەو شتانی کە من دەناسێنن ئەو شتانن کە دەیانووسم. گوڵاز کەرەتاژ لە دەرسی وێژەیی لە قوتابخانە خۆی بەو شێوەیە دەناسێنێت. کاتێک مامۆستا دەڵێت پێویستە هەمووان ژیاننامەی خۆیان بنووسن، گوڵماس ئەو ڕستانی سەرەوە دەنووسێت بۆ ئەوەی خۆی بناسێنێت. گوڵماس کەرەتاژ ناسراو بە بێریتان هێوی لە ساڵی 1970 لە خێزانێک کە کارمەندی دەوڵەت دەبن لە شاری دێرسیم لەدایک دەبێت. قۆناغی سەرەتایی لە شاری ئەلئەزیز تەواو دەکات و لە ساڵی 1989دا لە زانکۆی ئەستەمبوڵ لە کۆلێژی زانستی کارگێڕی ئابووری وەردەگیرێت. هێزەکانی تورک و هێزەکانی چەکدارانی پارتی دیموکراتی کوردستان پەدەکە لە ئۆکتۆبەری ساڵی 1992دا لە بەرامبەر گەریلاکانی ئازادی کوردستاندا لە باشووری کوردستان دەستیان بە ئۆپەراسیۆنێکی هاوبەش کرد. بەڵام لە بەرامبەر هێرشی ئەو چەکدارانەدا هێزەکانی گەریلای ئازادی کوردستان بە بڕیار و قارەمانێتیەکی گەورە بەرخودانێکی بێوێنەیان نوان. یەکێک لەو گەریلایانەش گوڵماس کەرەتاژ ناسراو بە بێریتان بوو. بێریتان و هەڤاڵانی کە ژمارەیان زۆر نەبوو لە گەماڕۆی هێزێکی زۆردا بوون. لەو شەڕە دژوارەدا بێریتان بۆ ئەوەی هەڤاڵانی بە سەلامەتی پاشەک شەبکەن دەست دەکات بە پاراستنی هەڤاڵانی خۆی. بێریتان دەست و سنگی خۆی بریندار دەبێت. وێڕای ئەوەی هێزە چەکدارەکانی پارتی دیموکراتی کوردستان بانگی دەکەن تاکو خۆی ڕادەست بکات، بەڵام تا دوایین فیشەک لە دژی ئەو هێزە خیانەتکارەی پەدەکە شەڕی کرد. بێریتان لە کاتێکدا کە فیشەکی پێنامێنێت چەکەکەی خۆی دەشکێنێت و بۆ ئەوەی نەکەوێتە دەستی چەکدارانی پارتی دیموکراتی کوردستان و هێزەکانی تورک لە چیاکەوە خۆی فڕێدەداتە خوارەوە. هەمومان نزانین کە 31 ساڵ بەر لە ئێستا هەڤاڵبێریتان لە شەڕێکی دەستە و یاخەی دەوڵەتی داگیرکەری تورک بەدەست پێشخەری پەدەکە چۆن تا ئێستا درێژە پێدەری ئەو خیانەتەن هەڤاڵبێریتان گیانی بەخشیە کوردستان و بۆ ئازادی ژن تێکۆشانی کرد. لە شەهیدبوونی هەڤاڵبێریتانە ناتوانین تەنها بە چەند سەعاتێ چەند ڕۆژێک لە خەبات و تێکۆشانی هەڤاڵبێریتان بە تەواوی شرۆڤە بکەین یا لێکۆڵین بکەین یا باسی بکەین. هەڤاڵبێریتان میراسێکی گەورەی بۆ ئێمەی ژنان جێهێشتووە. لە ڕۆژی شەهیدبوونی هەڤاڵبێریتان لە دوای شەهیدبوونەکەی ئەو ڕۆژێک کە شەهید بووە ئەتەشی ژن کە لەوێ دروست بووە و درێژە بە بەرخودانی ژنان ئێستا هەیە. دیارە هەڤاڵبێریتان بە شەهیدبوونی هەڤاڵبێریتان بە شەهیدبوونی ئەو هەڤاڵانەی کە لە پێش هەڤاڵبێریتان و لە دوای هەڤاڵبێریتان کە شەهید بوونە بوونەتە ڕێو ڕێبازی ئێمەی ژنان. بۆیە ئێمەی ژنان پێویستە لەسەر ڕێو ڕێبازی هەڤاڵبێریتانەکان، هەڤاڵسارەکان، هەڤاڵڤیانەکان، هەڤاڵ زینانەکان بەردەوام بەو تێکۆشانە بدەین و ئەرکی سەرشانی ئێمەی ژنان هەڤاڵبێریتان قورستری کرد. لەبەرەوە خەباتی ژنان پێویستێکی بە خەباتێکی تێکۆشان هەیە، خەباتێکی گەورەتر و مەزنتر هەیە کە ئێستا لێرە ژن پێشنگایەتی بۆ دەکات و ئێمەش وەکو ژنانی باشووری کوردستان لەسەر ڕێو ڕێبازی هەڤاڵبێریتانەکان درێژە بەو خەباتاین و ڕین لێرەوەڵین هەڤاڵبێریتان نامرێت لەبەرەوە ڕێو ڕێبازی هەڤاڵبێریتان بەردەوامە.